لدوی پێشانگای هەلیکار یەک چاوپێکەوتنم بەدەست هێنا ئەوە بوو چاوپێکەوتنم کرد لە دەستگای خێرخازی بارزانی دوای ئەوە تێست کراین و دوای شۆرت لیست کراین بوو ئینتەرویو دوایش بە شێوەیەکی ڕسمی دامەزرا. ناوی من حەسەن محەممەد زبەیر ئەس خەلکی ئاکرێمە ئەش دەگبووە 24/1995 ئەش دەرچووێ زانکۆ دووگێمە کۆلیژە ئەندازیاری بەشە شارستانی ئەز دەستگای خێرخازی بارزانی هاتیمە وەرگرتن بەشی ئازیزان پۆستێ داتا ئینتری ئەپڕەیە تیڤی ئەزل پێش تیڤی دانیشت بووم من پرۆگرامێت ڕاستەخوێت کەناڵێن تیڤێ دیت وەختێ ڕۆمالێت پێشانگەها ڕوانگە هاتینەوە گوهاستن ئەس پێ ئاگادار بووم و ئەس هاتم پشکداری کرد پێشانگەها ڕوانگەدا. وەکو کارخاس من ناوی خۆی تومار کری ژە پۆرتاڵا فڕاس بەری پێشانگای هەلیکار ئەپڕەیە ناردنا سیڤیا و متابعەکردنا سۆشیال میدیایە ئەزل هەلیکار دگەڕیام لە پێشانگای هەلیکار بە پێشکەشکردنی سیڤی پشکداریم کردووە لە پێشانگای هەلیکار. لە دوای پێشانگای هەلیکار یەک چاوپێکەوتنم بەدەست هێنا ئەوە بوو چاوپێکەوتنم کرد لە دەستگای خێرخازی بارزانی دوای ئەوە تێست کراین و دوای شۆرت لیست کراین بوو ئینتەرویو دوایش بە شێوەیەکی ڕسمی دامەزرا. ڕازیم لەو کارێک کە هەمە و زۆر پێمەرتاحم. پەیامە من بۆ گەنجە ئەوە بێئومێد نەبن دەستان دانەهێڵن هەرگاف پێکۆڵێ بکەن داوکو کارێکی دیف دلێ خوب دەستخۆڤە بینە. سوپاسیا پێشانگەها ڕوانگە دکەم و وان پێشانگا بۆ کارخازەڤە دکەن و کارخاز تێدا بە دوای هەلیکار بینن.